کوردستان هەمویان بەرنامەیان ئەوە بووە کە دژایەتی گەندەڵی و چاکسازی ڕێشەی دەکەن. خاڵێکی تر بەڕاستی ئێمە داواکارین لەو کابینەی تازە هاوشێوەی بەغدا بە پەلە ئەنجومەنێک بۆ دژایەتی گەندەڵیدا بمەزرێ. شەرنی هەمان ناوی ئەنجومەنی بەغدای هەبێت چونکە لە بەغدا ئێستا ئەنجومەنێک بۆ دژایەتی گەندەڵی هەیە هەفتانە بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و نوێنەراتی دەستگا چاودێریەکان کار و چاڵاشی دەکەن دەکرێت لێرە بە ناوی چاکسازی بی هەر بابەتێشکە بێ ئەو ئەنجومەنە بە هەفتانە بێ بە مانجی جارێک بێ مانجی دوو جار کۆ دەبتەوە پلان و بەرنامەی گرنگ دادنێ لەسەر مەسائلی دژایەتی گەندەڵی و چاکسازی دوای ئەوەی پێویست بێ دەخێتە بەردەمی ئەنجومەنی وەزیران ئەوەی پێویستی بە هەمواری یاسا و پێشنیارکردنی یاسای تازە هەبێ دەخێتە بەردەم پەرلەمانی کوردستان لەبەر ئەوە ئێمە دەزانین ئەوان تازە دەستیان بەکار کردووە و تاکید کاتی خۆیان پێویستە تا ئەم ڕۆژ خۆتان ئاگادارن تا ئێستا پرۆسەی وەرگرتنی وەزارەتەکان تەواو نەبووە بەڵام ئەو داوا زیاتر بۆ داهاتووە تا بۆ فترەیەکی تری داهاتووە چونکە پێمان وایەبوونی ئەنجومەنێک ئەوەی دڵخۆشکەریش بووە کە لە خاڵەکانی بەرنامە تاکید لەسەر بەهێزکردنەوەی ڕۆڵی دەستگا چاودێریەکان کراوە کە پێم وایە ڕێگەی موسساتی عفو تاکە وەسیلەیە بۆ ئەوەی کە تۆ بتوانین دژایەتی گەندەڵی بکەیت واتە دامەزراوەکانی خۆت بەهێزکە بۆ ئەوەی بتوانین دەنگەڵی بکەیت. مەسەلەیەکی تریشێ بەڕاستی استراتیژی دژە گەندەڵی ئێمە لە کابینەی ڕابردوو تەبعاً بە موافقەتی ئەنجومەنی وەزیران استراتیژیەکی دژایەتی گەندەڵیمان ببورن بڵێن ئیقرار کرد بە هاوکاری دەستگایەکی بەریتانی ئەو استراتیژیە بەتەکید جارشکە دەخینەوە بەردەستی حکوومەتی تازەی هەرێمی کوردستان و بەتەکید ڕەنگە ئەوانش خۆیان ملاحەزات و سەرنجیان هەبێت لەسەر دەوڵەمەندکردنی استراتیژیەکە بەڵام پێمان وایە ناوەڕۆژی استراتیژیەکە کۆمەڵە خاڵی زۆر باش و جەوهەری تێدایە کە هاوکاری بەرنامەی چاکسازی حکوومەت دەبێت و دەکرێت ئەو استراتیژیە جارشکە بخاتە بواری جێبەجێکردنەوە. خاڵێکی تر بەڕاستی زۆر جارش تاکید دەکەینەوە بۆ ئەوەی پرۆسەی دادگاییکردن لە کەیسەکانی گەندەڵی بچێتە پێشەوە ئێمە لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی ڕابردووش ئەگە بەڕێستان لە بیرتان بێ باسمان کرد ضرورە کە دادگایەک تەرخان بکرێ بۆ کەیسەکانی گەندەڵی واتە کاتێک دادگایەک دەبێت کەیسەکانی گەندەڵی لە ماوەیەکی کەمدا یەکلایی دەکرێنەوە سزا دەدرێن خۆتان نزان فەلسەفەی سزادان ئەوەیە تۆ کاتێک کەیسێکی گەندەڵی ئاشکرا دەبێ لە کاتێکی نزیکە ئیجراعاتەکانی تەواو بێ دادگایی بکرێ و حکومەکە دەربچێ بە تاکید ئەوە ڕەدعێک دروست دەکات هەم سزا دەبێ بۆ کەسێک کە تاوانەکە دەکات هەمیش ڕەدع دەبێ بۆ ئەوانەی کە لە داهاتوودا بیر لەو بابەتە دەکەنەوە. پێم وایە ئەو سێ چوار خاڵە بە تاکید لە خاڵی ئەساسی و گرنگی دەبن بۆ ئەوەی پرۆسەی چاکسازی و پرۆسەی دژایەتی گەندەڵی و پرۆسەی بە دادگاییکردنی تاوانبارانی دژە گەندەڵی بە خاڵێکی تر بچێ پێشەوە. خاڵش کرد لەو سێ ڕۆژە زۆر باسی دەکرێت مەسلەی فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامان ئێمە دوونێ لەگەڵ کەناڵێکی بەڕێز و زۆرتریش لەگەڵ کەناڵەکانی کە باسمان کردووە ئەوە بە ئیلتیزامێکی قانونیە بە پێی یاسای دەستەی دەستپاچی واتە سەرجەم بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان بە پێی یاسای دەستەی دەستپاچی لەسەر یانە فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامان پڕ بکەنەوە پۆستەکان بە پۆست دیاری کراوە لە یاسای دەستەی دەستپاچی و دەگێتە خاڵێکی ئەو بەڕێزانەی کە پۆست ئەو فۆرمە پڕەکەنەوە هیچ تۆمەتێکیان لەسەر نیە واتە تۆمەتبار نین بە هیچ کەیسێکی گەندەڵی بەڵکەوە ئیلتیزامێکی قانونیە بە پێی زانیاری من لە هەشتا وڵاتی جیهان ئەو شێوازە فۆرمە بە شێوازی جیاواز و لەیان دەستگای جیاوازەوە پیادە دەکرێت زۆرێکە لە حیمایش بۆ خودی بەرپرسەکە و زۆرش لەوەی کە زۆرێک لە چاودێری لەسەر ئەو بەرپرسە دەبێت بۆ ئەوەی ڕێگر بێت لەوەی کە لە کاتی ئەنجامدانی بڕێن ئەرکەکەی خۆیدا بیر لەوە نەکاتەوە لەسەر سەربەت و سامانی گشتی دەوڵەمەند بێ. ئێستا ئەمە لە دوو ڕۆژی ڕابردوودا نووسراوی ڕسمیان بۆ کابینەی تازە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە داوامان لێ کردوون کە ناوی ئەندامانی کابینە و ئەو پۆستە باڵانەی کە گۆڕانکاریان بەسەداهاتەوە بۆ ماملێرن بۆی بتوانین لە ناوەڕاستی هەفتەی داهاتویان لە سەرەتای هەفتەی داهاتوە کاتی وەڵامی نووسراوەکەیان هاتەوە فۆرمی ئاشکراکردن سەربەت و سامانیان بۆ بنێرین تەبەن بە سوپاسەوە خۆشیانەوەی کە خۆشتان دەزان لە ڕاگەاندنەکان بڵاو کراوەتەوە لە یەکەم کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران تەکیدان لە وەزیرە بەڕێزەکان کردوەوە کە بەدەنگ ئەو ئیلتیزامە یاسایی دەستی دەستپاچیەوە دەبچن کە بە تاکیدەوە جێی تەقدیرە. دێنە سەر کار و چاڵاکیەکان خۆتان دەزان دەستەی دەستپاچی چوار فەرمانگە لە خۆ دەگرێت فەرمانگەی یاساییمانەیە کە ئیش و کاری بە دوواداچوونی کەیسەکانی گەندەڵی لە دادگاکان و بە دوواداچوونی ڕاستیەکان ئەوە تا ئێستا لە ساڵی ڕابردوودا کاتێک کە زانیاری زۆرمان بۆ دێ لەسەر کەیسەکانی گەندەڵی ئەو زانیاریانە هەندێک جار ڕێڕەوانەی فەرمانگەی یاسایی دەکەین بۆ ئەوەی دڵنیابین لەوەی ئایا ئەو زانیارە ڕاستە خۆتان دەزانن شەرنی ئەو زانیارەی بە تەواو دێتە دەستی دەستپاچی ڕاست بێ لەو شەژ مانگە تقریبان 21 زانیاریمان ڕەوانەی
فەرمانگەی یاسایی کردووە بۆ بەدەرخستنی ڕاستیەکان تا ئێستا مەجموعەکی یەکلایی بۆتەوە تقریبا یەک تا دوو یەک حاڵەتیش بە تەواوەتی دڵنیا بوونی کە زانیاریەکان ڕاستەوە چۆتە فەرمانگەی لێکۆڵینەوەکان ئەوێتە لە بەڵێ ئەوە باسی فەرمانگەی یاسایی بوو فەرمانگەی شەفافیەتمانەیە کە تەمانێکی لە ئیشەکانی بە ناردنی فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامانە کە بەشێکمانەیە لە فەرمانگە ئێمە لە بەسپەت خۆلی پێشووی پەرلەمان سەرجەم پەرلەمانتەرە بەڕێزەکان فۆرمی کۆتاییان جێڕاوەتەوە چونکە بە ئەو پۆستانەی کە کاتین و 4 ساڵ جارێکن لە ساڵی یەکەم و لە ساڵی کۆتاییدا فۆرمیان بۆ دەچێت فۆرمەکان ئێستا لە قۆناغی وەربینی کردندان واتە بۆ یەکەم جارە تەمە خۆتان زان پرۆسەی لە 2014 دەست پێ کرد لە 2015 تەواو بوو یەکەم قۆناغی ناردنی فۆرم ئێستا ئێمە لە قۆناغی هەرسەنگاندنی فۆرمەکان و بەراوردکردنی فۆرمەکانین بەنسبەت کابینەی پێشوو لە چەند ڕۆژی داهاتوودا بەتەکید فۆرمیان بۆ دەنێن چونکە تا ئەو ڕۆژ خۆتان دەزانن پرۆسەی دەستا و دەستکردنی وەزارەتەکان بەبزەم ئەوڕۆ قەرارە تەواو بێت ئەوانش بە هەمان شێوە دوای ئەوەی فۆرمەکەمان پێدەگات وەربینی تێدا دەکەین و ئەو وەربینیش بەتەکید دەگەر حاڵەتێکی نائاسایی لە زیادبوونی سەرۆت و سامانی هەر بە پرسێک دەرکەوت بەتەکید وەکو ڕێکارەکان لە ڕێنمایەکە ڕوون کراوەتەوە یەکەم جار لە قۆناغی یەکەم لە خۆی دەپرسرێ و داوای بەڵگەی لێ دەکرێت وەگەر هەر کەسێک لەو کەسانە نەیانتوانی بە بەڵگەیەکی بە کورتی منطقی و جێگەی قەناعەت پێکردن بێت ئەو کاتە دەکرێت و کەسە تووشی ئەوە بێتەوە کە لێکۆڵینەوەی لەگەڵا بکرێت بە تاوانی بەدەستخستنی دەستکەوتی ناڕەوە کە لە مادەی 14 و 15 یاسای دەستپاچیدایە ساڵاکی شتری ئەم ساڵ ئەوە بوو کە 100,000 نامیلکەی بە ناوینەوەی دەستپاک بۆ خوێندنگەکانی سەرەتایی لە هەر سێ پارێزگای دۆک و هەولێر و سلێمانی بڵاو کرایەوە ئەوە هەوڵێکی بچووکە لە چاوچایی ئەرکەکانی دەستی دەستپاچی بۆ هۆشیارکردنەوە دژی تاوانەکانی گەندەڵی بۆ هۆشیارکردنەوەی نەوەی تازە خۆشتان دەزاننەوەی تازە هیوای دوا ڕۆژی ئەو وڵاتە لەبەرەوە تەرکیزکردن سەرنەوەی تازە ئەوەیە کە بە شێوەیەکی زمانێکی سادە و ڕەوان باس کراوە لەسەر ئەو بابەتە دێنە سەر ئەو داتاکانی ئەو ساڵمان بۆ بزانین لە 6 مانجی ئەم ساڵدا چەند داوای هەواڵدەریمان هەبووە چەند زانیاریمان هەیە ئەم ساڵ وەسمان لە یەکی 2019 تا 36 واتە کە دەڵێن 6 مانگ بەسمان ئەو 6 مانگەیە ئێستا مەسبەت داوای هەواڵدەری ئێمە ئەم ساڵ 88 داوای هەواڵدەریمان لا تۆمار کراوە 88 داوای هەواڵدەری تەبان داوای هەواڵدەری داوای سزای هەر کەیسی گەندەڵیە بەڵام بەپێی ڕێنمایی تحقیق هەواڵدەری ئەوەیە لە قۆناغێکدا تحقیق لەگەڵ دەکرێت هێشتا نەچۆتە بەردەم حاکمی تحقیق کە دەڵێن داوای سزایی ئەو داوا سزایانن کە دەخرێتە بەردەم حاکمی تحقیق ئەجرا هەردووچیان هەر کەیسی گەندەڵین کەواتە 88 کەیسی گەندەڵی بە داوای هەواڵدەری لای ئێمە ئەم ساڵ تۆمار کراوە ئیشی لەسەر دەکرێت و کۆی گشتی واتە بەوانەی کە لە ساڵی ڕابردووش هەیە ئێستا 245 داوای هەواڵدەریمان هەیە واتە 88 تازەی ئەو 6 مانگە ئەوی تر هی ساڵانی ڕابردووە کە ئێستا تاخیر لەسەر دەکرێت بەنسبەت داوای سزایی ئەم ساڵ 143 داوای سزایی لە ئێمە تۆمار کراوە ئیشی لەسەر دەکرێت 143 کە ئەوە خۆ دەزای بەرزبوونەوەیەکە ڕێژەیەکە لە چاو ئەگەر بگەڕێنەوە ئەرشیفی خۆتان و قارنەی 6 مانجی یەکەمی ساڵی پار بکەن کۆی گشتی داواکان 250ە کەواتە ئەم ساڵم 6 مانگە 230 کێسی گەندەڵی بە هەردوو خۆناغی هەواڵدەری و سزایی لەلایەن دەستی دەستپاچیەوە تۆمار برێن ئیشی لەسەر دەکرێت واتە ئەوەی کە لەم 6 مانگە هەیە 230ەکە ئەگەر بەوانەی پێشوو حیسابی بکەین ئێستا 495 کێسی گەندەڵی لە دەستی دەستپاچی لەژێر لێکۆڵینەوەدایە بە هەردوو خۆناغی هەواڵدەری و سزایی کەوتم ڕوومکردنەوە هەواڵدەری و سزای چوار کێسی گەندەڵین بەڵام هەواڵدەری لە قۆناغیدا محققی نەزا خۆی تحقیقی لێدا دەکات بەڵام لە قۆناغی سزاییدا ئەوراقە دەچێتە بەردادوەری لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە کاتێککە ئیمزای لەسەر دەکات داوای هەواڵدەری لە سزاییەوە عفو لە هەواڵدەریەوە دەبێتە سزایی واتە ئێستا کۆی داواکان کە ئێستا لەژێر لێکۆڵینەوەدایە 495 بەنسبەت ڕەوانەکردن بۆ دادگاکان ئەم ساڵ لەم 6 مانگەدا 52 کەیس ڕەوانەی دادگاکانی هەرێمی کوردستان کرا بۆ دادگاییکردنە سەر کەیسەکانی گەندەڵی لەو 6 مانگە 52 کەیس ڕەوانەی دادگاکان کرا بۆ ڕوان تەبان 20 کەیسی تریش ڕەوانەی دادگاکانی تر کراوە پێی تایبەندی و زۆری واتە کەیسی تریش لای ئێمە هەبووە بەڵام دوای ئەوەی حاکمی تحقیق لێکۆڵینەوەی تێدا کردووە دەرکەوتووە کە ئەو کەیسانە لە اختصاص و لە پسپۆڕی دەستەی دەستپاچینین ئەجرا ئەمانیش هەر کەیسن و ئیشیان لەسەر کراوە گەیشتوتە قۆناغی ئەوەی کە بوونەتە داوای سزایش و ئیشیان لەسەر کراوە بەڵام بە پاژەوەی لێکۆڵینەوەی تێدا کراوە دادوەران خۆیان پێیان باش بووە کە بچێتە دادگای تر جگە لەو دادگانەی کە ئیشی دەستی دەستپاچی دەکەن واتە کۆی ئیحالەکان بەوانەی کە لە اختصاصی دەستی دەستپاچیەوە بەوانەی لە دەرەوەی اختصاصی دەستی دەستپاچین 72 کەیسی گەندەڵی هەبووە بەنسبەت حکم ئەم ساڵ لەم 6 مانگەدا 17 کەیسمان یەکلایی کراوەتەوە 17 کەیسی
سزایی لە دادگاکان یەکرایی کراوەتەوە ئێستا لە قۆناغی ئەو کەیسانەی کە ئێستا لە قۆناغی دادگایکردنە تەبەن ئەو داتایە بۆ هەر سێ پارێزگاکانی یاریمی کوردستانەوە تا ئەو لێست سلێمانیندەوە کە ئێمە بە ڕێوەبەراتی لێکۆڵێمان تێدایە ئێستا 105 کەیس لە قۆناغی دادگایکردندایە طبعا ئمە وەرەقەیەکمان لەسەر بەڕێستان دابش کردووە و ئەو راپۆرتەش حاضر کراوە طبعا داتای زیاتری تێدایە بەڵام وەکو ئەرکێکی یاسایی خۆمان دەبێت لە هەفتەی داهاتوو ئەو راپۆرتی شەژماگە دەنێنە پەرلەمان و لە ناوەڕاستی هەفتە جارێش کە ئەوە بۆ ئێوەی بەڕێز لە میدیاکان دەنێرین واتە ئەوەی کە زۆر بە کورتی باسم کرد بەتەکید بەشێکی کەمە لە سەرجەم چاڵاکیەکانی دەستگای دەستباشی بەڵام حەزمان کرد دائما لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی خاڵە گرنگەکان باس بکەین و کورتی کەینەوە وەتان دەزانن ئێستا زۆر کەس ڕەنگە بەتەنگ ئەوە نەبێ راپۆرتێکی 100 لاپەڕەیی 80 لاپەڕەیی بخوێنێتەوە بەڵام ئەوە کۆی گشتی ئەو چاڵاکیانە بوو کە بۆمان باسکردن لەگەڵ ڕێی خۆمان لەسەر مەسلەی چاکسازی بەرەو پێشچوونی پرسی چاکسازی دژایەتی گەندەڵی